مشکلە کرێکارەکانی ئەم شەریکەیە مامەوە تقریبان 2 مانگە ئیشەکەیان ڕاگرتووە هۆیەکەی ئەوە کارەکەی بۆ چێگەرەوە کەس نازانێ بەڵام شەریکەکان تر هەمووی لە 100 داوامەکەن یا لە 125 هەفتەی 2 ڕۆژ داوامەکەن موچە و ئەرباح وامانەی هەمووی تەواوە بەڵام ئێمە نییە ئەمە 2 مانگە دانیشتوینە بەبێ ئیش توانای ئەوەشمان هەیە ئیشکەین ئیشەکەیان ڕاگرتووە نازانی هۆکارەکەی چییە بۆ چێگەڕێتەوە نازانی ئەجنەبیەکان تقریبان 30 شەریکە ئیشەکە 30 شەریکە ئیشەکە ئیشیان ڕانەگرتراوە بەس ئێمە کەش با بڵێن وەتەنیە ڕاگرتراوە ئەمانە ئێمەش ئیشکەین ئەم 9000 مۆزەفین ئەوە لای مدەراکانە مێنێ ئەمە ئاگامان لێ نییە بەس ئەڵێن ئیش نییە ئیش نییە بۆ نییە توانای ئەومان هەیە ئیشکەین ئەوە بێ وزارە جواب داتەوە ئەوە جوابی لای وەڵامی لای من نییە نازانم ئەکەین بەس کەس نییە وەڵامت داتەوە کەس نییە وەڵامت داتەوە ئیتر هاتوونە داوای حەق خۆمان کە ئێمە شوەکو ئەو شەریکەکان تر کە ئیسامویان ئیشە دانیشتوونەوە ڕاتبیان کاملە ئەمە مە 3 ساڵ ئەرباحمان وەرنەگرتووە تا ئێستا ئەرباحمان وەرنەگرتووە ئێستا شایەنە حەوازەکە ببڕن کاکە ئێمە نەوەستاوین ئێمە حازرین ئیشکەین کە ئێوە دامانیشێنن گوناحی ئێمە چییە؟ ئێمە هەمووی خاوەن خێزانی مناڵمانەیە نەخۆشمانەیە بەم زروفە دانیشین بەبێ ئیش 32 ساڵ خدمەم هەیە من ئێستا بڕۆم دانیشم خۆتەزانی ڕاتبەکە هیچ یەکە مخەسات لەگەڵی نەبێ ڕاتب هیچ ناکە ئێمەم توانایەوەمان هەیە ئیشکەین بۆ سەبەبەکەی چێ ڕامانەگەرن کەس نازانێ هاتوین داوای حەقی خۆمان بکەین وەکو ئەم خەڵکە هەفتێ 25% داوامەکە ڕاتب کامل وەرەگرن ئێمە شەمانە حەق خۆمانە بزانین بۆ ڕاوەستاوین